لە دەشتێکی بەرینی پڕ لە گوڵوگیای بەهاردا خەڵکی ڕۆژێکی جیاواز بەسەر دەبەن. دەوار هەڵدراوە، کچان و کوڕان بەجلی نەتەوەییەوە دەستیان گرتووە و هەڵدەپەڕن. دەهۆڵکوت و زوڕناشەن ئاهەنگەکەیان بەجۆشتر دەکەن. لەو لاشەوە دەشتێک مەیدانی سوارچاکی و ئەسپ سواریە. ئەمە یەکەمین فستیڤاڵی ڕۆژی کەلاری کۆنە کە یەکەم گەڕەکی قەزای کەلارە. لەم فستیڤاڵەدا کەلتوری ناوچەکە زیندوو دەکرێتەوە و کەلوپەلە کەلەپوریەکانیش نمایش دەکرێن. گۆرانی و هۆرەی تایبەت بە ناوچەکەش بەرگوێی ئامادەبووان دەخرێن. سەرپەرشتەری فستیڤاڵەکە دەڵێت لەگەڵ زیندوو ڕاگررتنی کەلتوری خۆیان ئەمەشیان بە دەرفەتێک زانیوە بۆ ئەوەی کێشەکانی کەلاری کۆن بە بەرپرسان بگەێنن. ئەم فستیڤاڵەکەمی فستیڤاڵە بۆ کەلاری کۆن دیارە فستیڤاڵێکی ناوچەییە بۆ گەڕەکێکە بۆ گوندێکە. مەبەستە فستیڤاڵەکە ئێمە زیندووکردنەوەی مێژووی باو باپیرانمانە و هەروە داواکردنی کۆمەڵێک ماف و حەقی خۆمان لە ڕێگەی فستیڤاڵ لە ڕێگەی شانۆگەریوە لە ڕێگەی وتارەکانمانەوە داوای ئەو مافاناکەین لێمان زەوتکراوە بۆ نمونەوەکو تاپۆی گەڕەکەکەمان تا ئێستا کۆنترین گەڕەکی ئەم کەلارەکە دایکم شارێ تاپۆمانی ئەمانە لە ڕێگەی فستیڤاڵەوە ئەو مافانەی کە لێمان زەوتکراوە خۆوانێک کە پێمان نەدراوە بۆ خۆمان دەسەبەریکەین و داوا لایەنە سیاسیەکان و حزبەکانکەین لەو ڕێگەیەوە. کەلاری کۆن یەکەمین گەڕەکی قەزای کەلارە کە دەوترێت لە ساڵی 1860 بنەماڵەی حاجی ئەڵماس بە ڕێبواری دێنە ناوچەکە و وەک لادەیەک ئاوەدانی دەکەنەوە. لە دەوروبەری ساڵەکانی 1860 بۆ 1865 بنەماڵەی ئێمە کە شوانکارە بوونە بەڕێکەوت لە گەڕانەوەیاندا لەسەر خڕی حاجیدا ئەنیشن. تەمەشای ئەم ناوچەیەکە ناوچەیەکی بەرفراوانە، زەویەکی نەرمان و بەپیتە. ئاوی جۆگەی کەلار جاران زۆر بوو لە سەیخلەوە هاتە خوارە و بێرا گوزەریە کردووە چۆ چەمی سیروان ترە و شوێنیان بەدڵە بێت. بەخواست بەگەڵشیگورەجار ڕاستم پێ بڵێدە بەخوا ئەو ڕاوچێکی لەم فستیڤاڵەدا کۆمەڵێک چالێکی ئەدەبی و هونەری پێشکەشکران کە تایبەت بوون بە ناوچەی گەرمیان و بەتایبەت کەلار. لەگەڵ ئەوەی باران و کەش و هەوا گونجاو نەبوو بەڵام خەڵکی تا درەنگانی ڕۆژ بەم شێوەیە بەردەوام بوون. گەرمیان حەمەیپور NRT کەلار.